وشەشی بادینیە. پەرژین وشەی کوردیە بەڵام ئێمە کوردی بەکاری نێنین لە ڕێ دەڕوا و ڕێبوارە بژار لە سدێ لە بژاردەی دەی ئەمڕۆ 21 شوباتە کە بەرامبەرە بە 2 ڕەشەمێ و ڕۆژی جیهانی زمانی دایکمانە واتە زمانی کوردی. من 12 وشەی ئاسان و هەروەها قورسم هێناوە بۆ ئەوەی لە هاوڵاتیان بپرسم کە مانای ئەو شانە چییە لەگەڵم بن. دەمەوە یەکێک لەم کاغەزانە هەڵگیری و ماناکەیمان پێ بڵێ. زۆر مەمنونتان. یا الله. ئەسپەردا جۆت لێ بۆتە ئێستا وشەشی بادینیە. بادینیە. ئەسپەردا ینی بمانای چی دێ؟ واللهی ئەسپەردا ئەس دەکەیت بخۆم ئەزەکە ئەسپەردا بمانای سپاردن دێ کە نامەیەک بە کەسێک دەستپێر نامەش پێدا. ئەسپەردا واتایکی زۆر تاکتە بژاردووە. جۆت لێ نەبوو تا ئێستا بەڵام ئەمە وای کرد کە وشەیەکی تر فێربی ئەمڕۆ. نەوەڵا ئەسپەردا بانەکەم باشە بەس ئەو تێم ئەو شێم جێ لێ نەبووە. شڵە دانی ئاسان دەرسێ. پەرژین زیاتر ئێمە لە هەولێریان بەکاری نێنین زیاتر سلێمانی بەکاردێنین کاتێک بۆ نە قسەیەکەکەین دوور لە کەسێکەڵین لە ڕووی پەرژینت قایم بیان لە ڕووی جەنابەت قایم بێ. پەرژین وشەی کوردیە بەڵام ئێمە کوردی بەکاری نێنین ئێمە وەکو خۆمان زیاتر ئەڵین مەسەن دوور لە جەنابەت یان حاشا لە جەنابەت. بەمانای ئەوەش نایە مەسەن شوێنێک تەلبەند کراوە پەرژین کراوە یاخود بەمانەی ئەوە شوێنێک تەلبەند کرا بە یاخود بڵی زنجیر و سیمی لێدانرا بە یاڵ ئەو شوێنەوەی پەرژین کراوە. ڕێبوار ئاسانە ینی لە ڕێ دەڕوا و ڕێبوارە. تۆ بە جۆرەوەی کە دوکانت لێرەیە ینی ڕۆژانە چەند ڕێبوار دەبینی کە بێرەدا وەڵا زۆر بژار لە سدێ لە بژاردەی دەی یعنی ئینسان کەشتەشی لێک دەکاتەوە جوێاز دەکاتەوە لە بژاری دێ. بژار مانای ئەوەیە ئەن دەبینی کابرەیە کە فەلاحە دەغەکەی زیوانی هینەیە زیوانەکەی بژار دەکە بژارەکە کەلیمەکەی کوردی لە بژاری دێتن بەرێ. خۆت هەتا ئێستا بە هیچ بژارت کردووە لە کێلگە کوشتکاڵیەکان بەێ ئەرێوەلا لە ناو گەنم و جۆ و نۆک و ئەو شتانە بژارمان کردیە کە لێکمان جوێاز کردەوە جودامان کردەوە. هەوارانی شوێنێکی چۆلاتی بی سێبەر بی